دەتوانم بڵم تەڤگەری ئازادی تاکە هێزە لە باشووری کوردستان کە سیستەمی هاوسەرۆکایەتی جێبەجێ دەکات کە ئەویش بۆ ڕاگررتنی باڵانسی هاوسەنگی ڕەگەزیە چونکە هەروەگەوەی کە با ڕەچاوکردنی تێکۆشانی ئازادی باکووری کوردستان و بڕۆژ ئەوەی کوردستانیش کە دەبینین لە ناویدا ئەو تێکۆشانە بەهێزەی کە بڕێوە دەچێت خەبات دەکرێت بۆ تێبەڕاندنی ئەو عقلەتی یاخود ئەو زیهنیەتی کە هەمیشە ژن بە پاشکۆ دەبینێت یاخۆ ژن لاواز دەبینێت یاخۆ ژن بەکەم دەبینێت کە سیستەمی هاوسەرۆکی لە باکوورەوە درێژ بۆ ڕۆژئاوای کوردستان کە لە ناویدا بۆ خۆی سیستەمی هاوسەرۆکی هەنگاوێکە بۆ ئەوەی کە هەم هاوسەنگی ڕەگەزی بپارێزێتەوە هەم دەنگ و ڕەنگ و ئیرادەی ژن بە پرسیارەتی ژن بە هاوسەنگی و شانبەشانی هاوڕەگەزەکەی ئەنجام بدات و تەڤگەری ئازادیش تاکە هێزە لە باشووری کوردستان کە لە چوارچێوەی ئەو سیستەمەدا کە دەتوانم بڵم جیهانبینی تەڤگەری ئازادی دیموکراسیە هاوسەنگی ڕەگەزیە و ژینگە پارێزیە کە سێ بنەمای سەرەکین لە باشووری کوردستان تەڤگەری ئازادی کاری لەسەر دەکەن و سیستەمی هاوسەرۆکایەتیش لە چوارچێوەی پاراستنی هاوسەنگی ڕەگەزیدایە کە پێمان وایە تەڤگەری ئازادی پێویستە هاوسەنگی خۆی بپارێزێ و لە ناویدا ژن لەگەڵ پیاودا ئەو ئەرک و بەرپرسیارەتانەی کە هەیە جێبەجێ بکات ئەوەی کە لە باشووری کوردستاندا ئەوگزارێت ئەتوانم بڵم چینی سەردەست و بندەستەیە یعنی تا سەر ئێسان عقلەتی دەسەڵاتدارێتی عقلەتی چینایەتی عقلەتی پلەدارەتی عقلەتی کۆیلایەتی بە جۆرێک لە باشووری کوردستاندا قوڵبۆتەوە کە ئیتر هەموو کۆمەلگا بەدەست ئەو سیستەمەوە ئەناڵێنێت و لە ناویشیدا بێگومان ژن قوربانی یەکەمە لەبەر ئەوەی دەڵێن ژن قوربانی یەکەمە چونکە لە ئاواکردنی کۆمەلگادا ژن پێشەنگەر بووە بەڵام دیسان جارێکی تر لە بەکۆیلەکردنی کۆمەلگادا ژنیان بە بنەما گرتووە و لە ئێستاشدا یعنی ڕێبەرئاپۆ قسەیەکی هەیە ئێمە زۆر جار لە چوارچێوەی و قسەی ڕێبەرئاپۆدا هەم ئەمانەی لە ڕووی فکری و خۆمان قوڵکەینەوە و هەم مەبدەئی کار و خەباتی ئێمە لە باشووری کوردستان ئەوە بێت دەڵێ شۆڕشی باشووری کوردستان شۆڕشی ژنە ئەگەر لە باشووری کوردستان ژنان پێشەنگایەتی ئەو شۆڕشە نەکەن ئەو شۆڕشە شۆڕشێکی پڕکەم و کورتیە بێ شۆڕشێکی سەرکەوتو نابێ و شۆڕشێک دەبێت کە لە نیوەدا ئەچەقێت لەبەرەوە بێگومان ئێمە وەکو ژنانی تەڤگەری ئازادی وەکو تەڤگەری ئازادیش بەگشتی یعنی هەوڵ و تێکۆشانمان هەبووە بۆ ئەوەی کە پەیوەندیەکانمان لەگەڵ ڕێکخراوەکانی تری ژنان کە لەژێر چەتر و سایی هێزە سیاسەکانی ترا کارەکەن یاخود ڕێخستنی ژنانی ناو هێزە سیاسەکانی تر پەیوەندیمان هەبووە چەندین جار سەردانیکردنمان هەبوو پەیوەندیمان هەبوو دانیشتنمان هەبوو بەیەکەوە سیستەم و خەبات و تێکۆشانی خۆمانشی کردوێتەوە بۆ ئەوان جیهانبینینی تەڤگەری ئازادی چییە سیستەمی هاوسەرۆکایەتی بۆ چییە یعنی هەوڵمان داوە لەگەڵیانە کە لە باشووری کوردستان ئیتر هێزە سیاسیەکان حتا تەنانەت کارش لەسەر ئەوە کراوە بزانم چەند ڕێکخراوێک بەداخەوە ناوەکانیان نازانم بەڵام بزانم ڕێکخراوێک بۆ دوو ڕێکخراو کە دروست بوون سیستەمی هاوسەرۆکایەتیان جێبەجێ کردووە و لێرەش یەکێک لە هێزە سیاسیەکان سیستەمی هاوسەرۆکایەتیان جێبەجێ کرد بەڵام بەداخەوە سیستەمی هاوسەرۆکایەتیان نەک لە نێوان ژنێک و پیاوێکدا بەڵکو لە نێوان دوو پیاودا کە ئەمەش بخۆی جارێکی تر دەتوانم بڵێم ڕوویەکی تری خراپی ئەو زیهنێتی پیشانی کۆمەڵگادایەوە لەوەی کە جارێکی تر متمانە نەبوون بە ژنان حساب نەکردن بۆ هێز و توانای ژنان و ڕەچاو نەکردنی ئەو ژنانی کە لەنا ئەو هێزە سیاسەدا کارەکەن کە ئەمە بخۆی جارێکی تر نەک نەبووە چارەسەری بەڵکو قوڵبوونەوەی ئەو زیهنێتە بوو لەسەر ئینسان و مرۆڤایەتی و ژنیش بەتایبەتی کە تۆ بێی سیستەمی هاوسەرۆکاتی لە نێوان دوو پیاودا هەڵبژێری بەڵام لە هەمان کاتیشدا ئەمە ئەکرێ ببێتە هەنگاوێک بێتە هەنگاوێک لە داهاتوودا کە سیستەمی هاوسەرۆکاتی لە جیاتی لەوەی لە نێوان دوو پیاودا لە نێوان ژنێک و پیاوێکدا و ئەمە لە ئێستادا ضرورەتێکی حقیقەتێکیشە و ضرورەتێکیشە بۆ باشووری کوردستان پێویستە بێگومان شتێک کە منەمێ ئاماژەی بکەم وەکو ڕێخستنی ژنانی تەڤگەری ئازادی ئێمە پرۆژە چارەسەرێکی خۆمان وەکو ژنان خستە ڕوو بانگەوازیەک بوو چۆن ئێستا وەک تەڤگەری ئازادی سەبارە بۆ بارودۆخی باشوور کە هەیە چەند جار لێ دوانراوە پرۆژە یاسا خراوەتە پێشنیارەوە بۆ چارەسەری کێشە و قەیرانەکانی باشووری کوردستان لە ناویدا بەتایبەت دروستکردنی هێزێکی ئۆپۆزیسیۆن کە بتوانێت نوێنەرایەتی دەنگە ناڕازیەکانی گەلی باشووری کوردستان بکات ئێمە وەکو ژنانی تەڤگەری ئازادی پرۆژە چارەسەرێکی پرۆژەیەکی بۆ ڕەنگەمان پێشخست هەم خستنەڕووی قەیرانەکانی باشووری کوردستان وەکو ژن هەم چارەسەریش و لە ناویدا بانگەوازیمان بۆ تاوی هێزە ژنانی هێزە سیاسیەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و چالاگوانان کرد کە بتوانن لە چوارچێوەی ئەو پرۆژە چارەسەرێدا کۆ ببنەوە و بێگومان و بەداخەوە هەتا ئێستاکانە هاتنە دەنگێکی زۆر باش نەبووە بەهانە دەنگی باش نەبووە بۆ ئەو پرۆژە
چارەسەرێکی ئێمە خسمانە ڕوو چونکە بێگومان دەبینین ژنانیش لەناو هێزە سیاسەکان لەناو ڕێکخراوەکاندا لە چوارچێوەی کاریگەری سیستەمی سیاسی و ئەو ذهنیەتە لە چوارچێوەی بازنەی ئەو ذهنیەتەدا دەخولێنەوە بەڵام لە هەمان کاتیشە پەیوەندی ئێمە لەگەڵ تەواوی ڕخسنەکانی ژنانی ناو هێزە سیاسیەکان کە وابزانم یعنی تا ئاسێک وەکو تەبگەری ئازادی ڕێخستنێکی سربەخۆی ژنانیان ناو هێزە سیاسیەکاندا بەڵکو ئەوان بەشێکن لە ئەو هێزە سیاسی کە هەیە لە باشووری کوردستاندا پەیوەندی ئێمە باش بووە لەگەڵیانە و جاروبار سەردانی ئێمە بۆ لای ئەوان هەبووە سەردانیکردنی ئەوان بۆ لای ئێمە هەبووە و پەیوەندیەکانیشمان بەردەوامە و بێگومان هەمیشە وەکو ژنانیش هەوڵی ئەوەماندا وەکو ژنانی تەبگەری ئازادی هەوڵی ئەوەمانداوە کە بتوانین لە چوارچێوەی پرۆژەیەکی هاوبەشدا وەکو ژنانی هێز و لایەنە سیاسەکان لەژێر چەترێکا کۆ ببینەوە هەم پێشەنگایەتی بکەین و هەم ببینە پێشەنگ بۆ چارەسەریش.